لە 16 پێنجی ساڵی 1990 لە چەند شوێنێکی شاری ئەولێر هێرش کرا سەر ناوەندەکانی بارگای پارتی کرێکارانی کوردستان و 83 کەسیان کۆمەڵ کوش کرا. لە ساڵیادی ئەو ڕۆژە بۆ بەدادگاییکردنی تۆمەتبارانی ئەو کۆمەڵ کوژیە کۆمەڵی هێوی بۆ پشتیوانانی قوربانیانی جەنگ و پارتی چارەسەری کوردستان و کەسوکاری ئەو قوربانیانە لە بەردەم تەلاری پارلەمانی کوردستان کۆبوونەوە و یاداشتێکیان ئاراستەی پارلەمان کرد. باوەیەکی کورتا داواکەین لە پەرلەمان لە هەموو ئەودام و دەستگای پەیوەندیدار بەسەر بەخۆیانە بەبێ لایەنگری حیزبیانە کار بکەن بۆ هەڵدانەوەی ئەو گۆڕە بە کۆمەڵانە. لیژنەی مافی مرۆڤی پارلەمانی کوردستان لە پێشوازی خۆپیشاندەران ڕایانگەیاند ئەوان بە دوواداچوون بۆ ئەو کەیسە دەکەن و دەبێت بکەرانی ئەو تاوانە بدرێنە دادگا. دۆسیەی قوربانیان و بێسەر و شوێنکراوانی 16 پێنجی 97 شاری هەولێرە دەبێتە خاڵێکی گەورە لە کارنامەی ئایندەی ئێمە لە لیژنەی مافی مرۆڤ. هەر کەسێک لە وڵاتەدا داوای یاسایی لەسەر بێ لە هەر پلە و پۆستێکدا بێ دەبێت ڕوبەڕووی یاسا بکرێتەوە بەڕاستی. خۆپیشاندەران داوایان دەکرد چارەنووسی بێسەر و شوێنکراوەکانی ساڵی 97 ئاشکرا بکرێن و گۆڕە بە کۆمەڵەکانی ئەو ساڵە لە هەولێر هەڵبدرێنەوە و قوربانیەکان بە شەهیدی بزوتنەوەی ڕزگاری خوازی گەلی کورد ناونووس بکرێن و قەرەبووی بنەماڵەکانیان بکرێتەوە. هاوکار عەبدوڕەحمان، کورتسات نیوز، هەولێر.